سڵاوتان لێبێت لە بەرنامەی کەوارەوە بە کۆمەڵێک بابەتی هونەری و کولتوری نوێوە هاتووینەتەوە لاتان. لە سەرەتادا گرنگترین هەواڵەکانتان پێشکەش دەکەین. ڕۆژنامەنووسێکی ئەڵمانی کتێبێک لەسەر کوردستان دەنووسێت و بڵاوی دەکاتەوە. کتێبەکە بە ناوی گەشتێک بۆ بەرەی شەڕە. ئینۆلێنزی ڕۆژنامەنووس لە کتێبەکەدا باس لە بیرەوەریەکانی خۆی لەگەڵ پێشمەرگە و داستانە قارەمانێتیەکان دەکات. angefangen, das Buch zu schreiben. هەموو ناوەڕۆکیان پارتوکا کە ئەزمووی خۆمن لە ساڵی 2011 دەستم بە نووسینی کردووە. کەواتە بەشێکە لە ژیارم. لەم پارتوکەدا دەمەوێت بڵێم چیم بینیوە لەوێ. چۆن ئەو پێشمەرگە قارەمانە چاونەترسانە و گیانفیدایانە شەڕی داعشیان دەکرد. هەر هەموویم بە چاوی خۆم بینیوە. دەمەوێت خەڵکی ئەڵمانی ئاسایی ناسنامەی ڕاستەقینەی کورد بزانن. تێبگەن. بۆچی من گرنگیان پێیەم. Fahren verschiedene Stellungen ab, gucken uns die verschiedenen Bereiche hier an der Front an. Also es gab verschiedene Schwierigkeiten beim Buchschreiben. Zum einen habe ich لە کاتی نووسینیان پارتوکەدا چەندین کێشە و بربەستم بۆ دروست بوون. گرنگترینیان گەورەی و درێژی پارتوکەکە بوو. من لە مەیدانی کاردا ئەو حیسابم نەکرده بوو. هیچ زانیاریکیشم لە سەرچاوی تر وەرنەگرتم. دەبوو هەموو شتێک بە ڕووە ڕاستەقینەکەیدا بنووسم کە ئەو هەموو چاکی و باشی پێشمەرگە چۆن بکەم بە نووسین. دەبێ خەڵکی ئەڵمان ڕابکێشم بۆ خوێندنەوەی ئەم پارتوکە تا بە جوانی کورد و کوردستان بناسن. Leuten weiterzugeben, die nicht haben oder sich nicht auskennen in der Region. Man sich Sorgen machen, 2 Leute rauchen im Auto, da liegt ein Sturmgewehr irgendwie rum und es riecht ganz schön. Es gibt das deutsche Sprichwort, das sagt im Krieg. پندێکی ئەڵمانی هەیە دەڵێت لە دەستپێکی جەنگەوە ڕاستیەکان دەکوژرێن. من بۆ هەر ئەرکێک ئامادەم پێم ڕابسپێرێ. بۆ خزمەتی کوردستان ئەم ڕێگایم هەڵبژاردووە. Wieder in Kurdistan und freue mich auch sehr darauf, wieder dort zu sein. شانۆگەری ماڵی بووکەڵەکان لە شاری سلێمانی نمایشکرا. شانۆگەریەکە لە دەرهێنانی ڕەنج موستەفایە و سێوەعەتا ڕۆڵی سەرەکی تێدا دەگێڕێت. کارکتەری نورا بۆ من زۆر قورس بوو بێدایەت. بەڕاستی کارکتەرێکی تابڵی ئالۆزە. دوو دیوی هەیە نوران. دیوێکیان ئەوەیە کە بەرداوام پیشانی مێردەکەیات کە هیچ کێش و گرفتەی لەناو ئەم ماڵەیانە لەناو خێزانانیە. تەنها خۆشی هەیە، بەڵام ڕوویەکی تری ئەوەیە کە خۆی ڕوبەڕووی هەموو کێشە و مەشاکیلەکانی ناو ماڵەکەی بێت و دوژمنەکانی مێردەکەی ئەناسێت ئەم کارکتەرە. ڕۆڵی نورا لە ناو کۆمەڵگایە تۆزێک ئەستەمە هەزمکردنی، چونکە ئەو سەردەمەی کە ئەم دەقەیتیان ووسراوە نەئەبوو ئافرەت قەرزکات بۆ ئەوەی مێردەکەی ئەڵێ من ئەنجامی کۆمەڵگاکەمە، من نابێت ئافرەت قەرزکات لە کۆمەڵگایە. بەڵام نورا قسەی خەڵک وەلا ئەنێ و هەموو ئەو شتانی کە خۆی ئێوێت ئەیکات گوێنیان نە بە قسەی خەڵک نە بە کتێبەکان چی نووسراوە نەچی لە ئاینەکانە هەیە. نورا ئەمانە هەمووی تەجاوز دەکات، بەسەر ئەمانە تێپەڕێت
بۆیە نورا کارکتەری نورا لە ناو کۆمەلگایە زۆر ئەستەمە جێگی بکرێتەوانێ. ئەمەیەکەم سەری ساڵەکە نەتوانێت ڕۆزدیلی بەس پێم لە تۆ لە چێکوسی تۆ ئێستا موچێکی زۆر زیاتر وەرەگری لە جاران دیارە شانۆنامەکەی ئێمە نزیکەی 8 مانگە پرۆڤەی تیاکەین. نووسەرەکی دقێکی نووسری دقەکە نەرویجیە لە کۆتایەکانی سەدەی 19 ئەم دقەی نووسیوە. هۆکاری هەڵبژاردنەکەی لای من کۆمەڵێک بابەتی جیاواز بوون. یەکەمیان کاتێکی ئیبسن ئەم دقەی نووسیوە وەکو باسەکەن فۆتۆگرافی سەردەمەکەی خۆی کردووە، سەردەمەکەی خۆی باش ناسیوە، زانوێتی چۆن کێشەی سەردەمەکەی خۆی بێنێتە ناو شانەوە. منیش بە هەمان شێوە کە خوێندنەوەم بۆ کۆمەلگاکەی خۆم کرد کە تاکێکم لێرەژیم پێ ئەیبینم مەعاناتەکانیان نەبینم کێشەکان نەبینم هەستم کرد زۆربەی ئەو کێشانەی لێر لەناو ئەم شانۆنامەیە بوونی هەیە و باسەکرێت لە پەیوەندیکی ڕاستەوخۆیە بە واقعی ئێستای ئێمەوە. بۆ نمونە کێشەی گەندەڵی کەسە گەندەڵەکان چیەکەن و کەسە باشەکان چیەکەن ئێمە ئێستا لەگەڵ ئەو بابەتانەیەن. کێشەی خۆشەویستی بۆ نمونە کچێک لە بەرەوەی پارەی نییە، لە بەرەوەی ناتوانێت بچێت بۆ خەستەخانە، لە بەرەوەی زۆر هۆکاری تر ناچار بۆ شوکا بە پیاوێکی دەوڵەمەند لەبەر پارەکەی. لە شاری دهۆک و لە ڕێوڕسمێکدا کتێبی عەشراوی و 72 حۆری بڵاو کرایەوە. کتێبەکە لەلایەن حوسێن قائیدیەوە نووسراوە. ناوەڕووکی کتێبەکە باس لە ڕزگاربوویەکی دەستی داعش دەکات. بۆ ماوەی 5 ساڵە کارکردن نویسینگەها ڕزگارکردنە ڕەواندیە بۆ ڕەواندیت ئەو کەفتیە دەستی تیرۆسی داعشدا پشتی کۆمکردنا چەندین بەڵگە و دیکومەتە ئیرۆ مەفەرزانی و ئەم پەرتۆکە گەلسەر وان ڕزگاربووی دەستی داعش چێکن ئەو پەرتۆکە ژێر ناوێ عەشراوی و 72 حۆری بڕاستی شک و ئەوەش دەبێتە هەندێک و بەڵگەیەک بۆ هەندێک و المحكمة في دولتي وهر وقت كي بيتا بكانيان دي ساشكو بترجمة بيتا كان بو زمانة عربي إنجليزي وزمانة دي ده عندك جيهان حمو بزانة وتقرن بيستو إيه كده كرد إزدي توشي فيجورا كاراسات بكوشي توشي برينه بين كشنيه بين اغتصاب كرنيه بين توشي فرودنيه بين كود بازارت علني ده برجابه حمود دنيا راسي شك أباش دبتا أجر عندك شرمزارية كمحمود دنيا وتقرن بيستو إيه كده بهزارات كرد إزي كفنا دستي تيروسادا كسي خلينا كلا خدان لو ما شكو ما بتبي زانيا بارتوكا كي تشكين جرنابو نشان 10 هفتي دو حوري بو هندي كو انفان تشروك دلتازين ابيد وجدان هجين كنا في بارتوكا دا كوم كينا باو بو هندي كو سينما كار قارن بكنا فيلم سينمائي بس بشتي اسش دستي داعش خلاص بويم سي قايدي هات بامن وقوتم ونو بحثا خبكا وبحثا تيروكا خبكا مدفم كتابك شكل بنابتا ومن عالمي بلاغن بشتي هات بام تيروكا خوشي رقوت و يدو كتاب خلاص كرينا
پێشەنگەیەکی فۆتۆگرافی بۆ فۆتۆکانی هەڵۆلانۆ لە شاری سلێمانی کرایەوە. فۆتۆکان لە دوو بەش پێک هاتبوون، بیناسازی و ڕێگا لەگەڵ پۆرترێت. پێشەنگەکە بە ناوی مرۆڤ و بیناسازی بوو. پێشەنگاکە پێک هاتووە لە نزیکەی 52 فۆتۆ بە قیاسی جیاواز. تقریبان پێشەنگاکە وەکو دوو پێشەنگاوایە، بەشێکیان پەیوەندی بە مرۆڤ و بەشێکیان پەیوەندی بە دروستکردن و تێکدان و ڕێگاوبانەکانەوە هەیە. زیاتر ویستومە تەرکیزکەمە سەر ئەو لە وێنەی پۆرترێتەکانە شکڵی کەسەکان هیچی ینی زۆربەی وازح نین، ڕفلێکشنم وەرگرتووە، ئەنیکاسی بەر پەنجەرە و زیاتر لەسەر ئەوانە ئیشم کردو. ئەوانش کە پەیوەندی بە ڕێگاکانەوە هەیە، هەوڵم ماوە لە هەموو ڕێگاکانە ئەو شوێنانە مرۆڤی تیابێ، ئاساری دەستی مرۆڤ لە هەموو ئەو جێگایانە کە دروستکردن و تێکدانە و ڕێگەی ئەو ئۆتۆمبیلە گەورانە لە ناو مەساحە گەورەکانە دەرچێت. باس لەواکەم ئینسان هەرچەند بچووکە، بەڵام ئەتوانێت زۆر شت بکە، ئەتوانێت شاخەکان تێک بە، ئەتوانێت ڕێگاکان دەشتەکان هەمووی تێک بات و جاری کە دروستی کاتوانێت. باشترکردنی بارودۆخی کوردستان ئەرکی سەرشانی هەموو تاکێکی کۆمەڵگەیە. گەر هەر کەسێک بپێی توانای خۆی هەوڵ بدات، ئەوە وردەوردا کارەکان باشتر بەڕێوە دەچن. کتێبی دەواازەیەک بۆ بوژانەوە و چاکسازی نەرم لە هەرێمی کوردستان لە نووسینی هەڵگورد عەبدولوەهاب جوندیانیە. کتێبەکە کۆمەڵێک پێشنیار و پرۆژەکاری سەرەتایین بۆ کوردستان. کتێبەکە بریتێ لە کۆمەڵک پرۆژە و بیرۆکە و ینی پرۆژەکاری سەرەتایی کە ئەکرێ حکوومەت کابینەی تازە سوودی لێوەرگێت و کاری زیاتری لەسەر بکرێت. خەڵکی شارەزاتر هەیە، هەندێک بوار هەیە ڕەنگە بواری من نەبیە من کە باسم کردووە، من بە شێوەیەکی ئاسۆیی پرۆژەکەم تەڕح کردو. ئەکرێ لە وەزارەتەکان لە شوێنی تایبەتمەند بە شێوەیەکی ستونی کاری لەسەر بکەن. بۆچی نامناوە چاکسازی نەرم؟ چونکە بەڕاستی کە باسی چاکسازیە کرێت تەسەوڕێکەیە لە لای خەڵک، وازان ئەبێ قەنارە ئەو خەڵکانی کە خراپ جولاونەتەوە کە هەمویان یادام بکرێن و ناو بدرێن. من لێرە باسی ئەو شتان ناکەم، باسی واکەم کە لە ڕێ ئەو پرۆژانەوە دایرەکانی حکوومەت وەزارەتەکان بەدامەزراوەتر ببن، کە بەدامەزراوەتر بوون ئەو کاتە ینی دەستی خراپەکاری و زیادەڕۆیی کورتە بێتەوە، دەست کە تۆ دایرەکانمان بوو بە شێوەی دامەزراوی کاری خراپی تێدا ناکرێ، وەکو ئەگەر گەندەڵیە، ئەگەر زیادەڕۆیی ئیداریە، ئەگەر خراپ بەکارهێنانی دەسەڵاتی ئیداریە. ئیتر ئەو لە دووتۆی ئەو کتێبە ئەمە کۆمەڵک پرۆژە هەیە بۆ کۆمەڵێک وەزارەت، لەوانە وەزارەتی تەندروستیە، پەروەردەیە، وەزارەتی ڕۆشنبیری، وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی، وەزارەتی کشت و کاڵ، وهروها دەستەی گەشت و گوزاریش بە هەمان شێوە باسم لێ کردووە. لەو هەر لەو کتێبەدا پێشنیارێکم کردووە کە وەزارەتێک دابدرێ بە ناوی وەزارەتی کوردستانیانی تاراوگە.
من لەو کتابە کە باسم کردووە لە بیدایەتەکەی لە سەرەتایەکەی باسی 5 کۆڵەگە ئەەکەم باز و ڕسومات زۆر گرینگە هەبێت لە وڵاتی ئێمە و نابێت هاوڵاتی لی بسڵەمێتەوە بە تایبەتی ئەگەر شەفافیەتە بوو ئەگەر ڕوونی هەبوو لەوەی کە ئێمە لە فلان بوار ئەوەندە بازەمان کۆ کردوتەوە و لەو مەسلەیە خەرج کراوە. دووەم کۆڵەگە دامەزراندنی بانکە ناوخۆیەکانی وەزارەتەکانە باسم کردووە کە لە وەزارەتی کشتتوکاڵ بانکی پەرەپێدانی کشتتوکاڵ و ئاودێری هەبێت لە وەزارەتی کاروبار و کۆمەڵایەتی بانکی بژانەوەی کۆمەلگەی کوردستانی هەبێت لە ستوندوی سێم ناوم لێ ناوە بەخشین بۆ باولەکان یا بۆ سندوقەکان ئێمەگە سیرکەی لە ڕووی ئاینیەوە بەخشین هەیە زەکاتە نازانم چییە ئەم لەوێ تەرحم کردو کە پێویستە بەخشین ئێمە میلەت ئێمە فێری بەخشین بێ. کۆڵەگەیشتر متمانەی خەڵکە دەبێت خەڵک بزانیان هەر نەکنەرەوە دزیان ئەوە ڕۆیشت ئەو پارنا دەبێت خەڵکیش متمانە بە حکومەتی خۆی بکە بەچی ئەکات ئەو یەک لە کۆڵەگەکانە یەک لە سوودەکانە بەوەی کە شەفافێتە بێت خەڵک حکومەت بڵێ من بازم لێوەرگرتی بەڵام بەوەمدا یەک لە کۆڵەگەکانی تر یەک لە ستوندەکانی تر ئەوەیە کە یاساکان یاسای تازەدا بەس بە خێرایی هەموار بکرێ و یاسا کۆنەکانیش زۆر یاسا هەیە پێویستی بە هەموارکردنەوە هەیە لەگەڵ ئەو مەفاهیمانە ناگونجێ پێویستە داوام کردو لێرە دەڵێم پێویستە پەرلەمان خۆی لە چەلەحانە دوورخاتەوە چەلەحانەی تایبەت بە پەرلەمان چەلەحانیانی زۆر مناقەشاتی بێمانە ئاکرا دەبێ نەوەک لە سازان هەبێ ئیتیفاق بکرێ زوو ئەو یاسایانە هەموارکرێنەوە. لە بەشی ڕۆشنبیری تاکیدم لەسەر دامەزراندنی ئەرشیفی نیشتیمانی کوردستان کردوتەوە سیرکە ئێمە ینی لە ڕابردوو دوور باس ناکەین بەس لە ڕابردوو نزیک شۆڕشەکانی کورد فەرموو هیچ کاغزێکمان نەماوە ڕسم مەگەر لابەلا لە ماڵان مابێت ئەوی شەفەوتێت. نووسەرێکی کوردی دانیشتووی ئەڵمانیا بە هاوبەشی لەگەڵ نووسەرێکی ئەڵمان کتێبێک دەربارەی کوردستان دەنووسن. پێشڕاو محەممەد نووسەر و وەرگێڕێکی کووردە دوایین کتێبی دەربارەی کوردستانە بە زمانی ئەڵمانی نووسوێت. ئەو کتێبە بە ناوی کوردستان پرسپێکتیڤن des Kampfes um Befreiung کە ساڵی پار بە زمانی ئەڵمانی بڵاوبووە لەلایەن چاپەمەنی ئاورۆرا لە بەرلین. لە ڕاستیدا ئەم کتێبە بە سەرپەرشتی من و هاوڕێم کلاوس هەنینگ کە پرۆفیسۆری یاریدەدەرە لە زانکۆی پۆتسدام پسپۆری یاسا و سیاسەتی ئەوروپای خۆرهەڵاتی دەستمان کرد بە ئامادەکردنی ئەم کتێبە بەیەکەوە. کۆمەڵێک کاری وەرگێڕانم کردووە بە دیاریکراوی و بە گشتی من زیاتر لە زمانی ئینگلیزیەوە کاری وەرگێڕانەکەم کتێب بۆ زمانی کوردی و لە ڕابردوودا چەند کارێکم لە زمانی فارسیشەوە تەرجەمە کردو بۆ زمانی کوردی ئیستا جاروبار لە زمانی ئەڵمانیشەوە کار دەکەم بەڵام بواری کارکردنی من زمانی ئینگلیزیە.
منفە ئەزمونێکی دیکەی دەوڵەمەند بوو، ئەزمموی ناسینی کولتورە جۆراجۆر و جیاوازەکان بوو، ئەزمموی تێکەڵبوون بە نەتەوە جۆراجۆرەکان بوو، ئەزمموی یەکەم ئەزمونکردنی ژیانی ئەنتەرناسیۆنالی بوو لە بواری سیاسی، لە بواری هونەری، لە بواری کولتوریدا. دوابڕگەمان دەربارەی شێوەکارێکە لە شاری دهۆکەوە. عونی سامی ساڵانێکە لە هۆڵندا کاری گرافیکی کردووە و مامۆستای هونەر بووە. ستۆدیۆکەی لە هۆڵندا گواستۆتەوە بۆ شاری دهۆک و لە کاری هونەری بەردەوامە. ئەو دەڵێت ئەو کەرەستانەی من بەکاری دەهێنم لە کەم وڵاتی جیهان بەکاردەهێنرێن، چونکە کەرەستەی کیمیایین و ژەهراوین، بۆیە پێویستی بە لێزانین هەیە. ناوم عونیە خەلکە زاخمە تا خەکی گەلێکی خۆش بی ژیانە من لێرە بی تا خێریتا گوتنێ هەموو ئەو تا خێریتا بدایەت و ئەس ینی کەمەوارە هونەری دە هەر ئەر تاخەبی هەر ئەو ژبەر ئەس زانم ینی و هەکە مرۆڤ کەساتیە خوبگەڕێت و ببتە هونەرمەند ئەو هەکە نەگەل بت نابتە هونەرمەند ئەو هونەر نابتە ڕاست نابتە حقیقەتێک. يعني ستايلكي خاص ماتريالين خاص كرستين تايبت من شيكرن واول دنيا نابين نينن من بترش بالكو 2000 تابلو انا هارش دسبيك حتانوكا چه هيواندينينا گريدانينا نابناوي تابلو خلقي دما وصابت تابلو دما هنر وصابت دير كاوتش خلقي نابتا رحا وخوشيا وجيانا خلق جي قستينا و أبا بركو 15 سال البری کار کردم اوا کو دوتشتن کردستان و هنره و به يعني به کردستان از نشیم بجیم او یک دو به هنر از نشیم بجیم يعني اف نطق شانسام بهندجات بجیم بوچ ولی مهات راستی از نجات قهرم بوچ اجواک همه خلق ناف خزانه خود آوام بله راستی از نشیم به چیا و آب و خابیر و خلق و زاروک و چیا از بیشتر نظام حاجه کنه هندک بیشتر انتماع از نشیم چه نواب دمه. أبى استوديو منها يا هولندا من يا فيري يعني هولندا من أسماء مستوى هنري بيم وأز ديسا من وركشوب الدانا هنرمندن هولندي جرافيكي أزب كارتينم كم جهال عالم داب كارتينم كراسي أزب كارتينم شكو أو كراستن هيش ياريا زاروكيانا أو الولاتانينا شكو جرافيك كيمياء جحرة سما